ورنا سەرەوە تکایە ورن خەڵکی تێیە ژێرۆ کاکە هەمووی سەرمایەتی لەبەر سەرما ناتوانێت بێتە سەر وەرنە سەرەوە کاکە ئەو مناڵانە با بێنە سەرەوە با لایفەکە بەرز بێتەوە جارە پەلەمانە با لایفەکە بڕۆ کاکە کێ نزیکە کێ لە میسکە کێ کاکە کێ لە ناو گەلەریایە بێتە دەرەوە براکەم کێ لەم ناوە نزیکە لە ئوتێلایە لە شوقایە وەرنە دەرەوە براکەم ئێمە لە شەو هاوارەکەین معقول نییە 600 نەفەر هاتووەتە سەر خەت وەڵێمە حازرین ینی کۆ نەبوونەتەوە بۆ شوێکی ئێمە چاوەڕێمانەگەر ئێمە چاوەڕێی 1000 بەرەو سەر دەکەین کاکە وەرنە دەرەوە بەجددی جەوەکە تەواو ساردی کردووە یعنی ئەمە تاکە ڕێگەی ئەمە ئاخر شەنسە بۆ هەمومان ینی بەتەنیا هیچمان بۆ ناکرێ ئێمە ئالان کاکە شەیدیگەن بە قوربان کاتان لە یەکەم یارمەتیمان بن ئەم لایڤمان بۆ شەیرکەن KFC ئەوەی لە ناو میسکە لە هەش وێنەگە لێمان نزیکە تکایە وەرن بەرەو گەلەری تکایە کۆ بنەوە ئەمە ئاخر شەنسە بۆ هەمومان دڵنیا بن شانسی وامان بۆ نابێتەوە باوە هەمان شێوە ئێمە وەک حوتی مان کە چۆن لێشایان دروست کرد ئێمەش لێشایەکی وها دروستکەینەوە بڕۆین بەرەو حدود بەرای بۆ لای ئەو کەسانی کە لێن هەمومان دۆستێک و ئازیزێک و برادێکمان لە ناو لێشاوەکەی لێوێ جێماوە باگێک بگرینەوە لەگەڵ ئەوانە هەمومان بە یەک دەنگەتوانین ئیشمان بووە کە دڵنیا بە یەک نەفەر و 10 نەفەر هیچمان بۆ ناکرێ ئەبێ هەڵکشێ ئەبێ ئەمە تەواو کۆ بنەوە براکەم وەرن یعنی لە چی ئەترسن تا ئەسە کەسێک نەکوژراوە لێ قەیچێکە با چوار شەق بخۆین قەیچێکە یعنی ئەمە ڕێگەی قاچاقە فەرشی سوورمان بۆ ڕانەخراوە بێ هەمومان بەو ڕێگەیە بڕۆین یعنی ئەمە چارەنووسی هەمومانە کەس لیانە خوای کەس لێ نەدراوە کێ تا ئەسە کەسێک لیان یعنی کوژراوە کەسێک مانەوەمان لێرە تەنها بۆ مەسرەفکردنەوە و هەر قورسیەکی کاخێنە سەر شانی خۆمان هیچی کە نییە ڕۆژ بە ڕۆژی سارترە بێتەوانە جەو ئانی ئەگەر هەردانیشین ئەبێ یا بگەڕێنەوەانە ئەو وڵاتی کە لێمان ڕاکردووە یا ئەوتا لێرە داوای پارە لە کوردستانەوەکەین بۆمان بنێن چکە کەس پارەی پێ نەماوە هەمووی دانیشتۆ لە شوقەیە و هیچ داهاتوویەکیشی دیار نییە یا ئەوە تا بێ بگەینە لای ئەو لێشاوە لەگەڵ ئەو خەڵکە ئاما بین دەرگای پەنابەران دەرگای ئەوروپا بەڕۆیان پەنابەرانە بکرێتەوانێ یا ئەوە تایتر بێ هەر کەسە بڕۆ بەلایەکە ینی هیچ پێویست ناکە ئێمە تەفرەقە بکرێتە بینمانەوە پێویستە یەکگرتو بین هێز لە یەکگرتنایە لێرە ئەگەر ئێمە پشتی یەک نەگرین و لەگەڵ یەکانە ڕۆین زۆر بە ئاسانی ئەتوانن بەوەی خۆیانیانە یاریمان پێ بکەن ئەمان نێرنە لیتوانیا ماگەڕێنەوە مینسک سزم نەکرێت نایاڵێ بڕۆی سوکایەتی و پێکرێ بەڵام ئەگەر زۆر بیت ناتواننەوە هێز و بەرامبەر بەکاربێن ئێمەمانێ زۆرترین هێز کۆکەینەوانێ لە هەموو تەمەنەکانە هەم لە مناڵ هەم لە ئافرێت هەم لە پیاوی پیر هەم لە گەنج ئەمانێ هێزێکی خۆڵایی دروستکەین بۆ ئەوەی بتوانین بگەینە ناو ئەو خەڵکی کە لەوێ ماونەتەوانێت بۆ بتوانین هاوکاریان بکەین لەوانەیە سەنانیان پێنەمابێ ئایان پێنەمابێ ئەمانی لێرەوە ئەڕۆن هەمووی بەشتی باشەوە ئەڕۆینە ئەوێ بۆ هاوکاریکردنی ئەوان و بوو گەشتن بۆوان بۆی هەموومان بەیەکەوانێ داهاتوویەکمان هەبێت ئەنی هەمووی نەزانێ ئەوەی لێرێ لە خۆشییان نهاتۆتە ئێرە لە ژیرفانپڕیان نەهاتۆ ئەوەی لێرێ تەنها بۆ هاتەوە بۆ ئێرە بۆی بتوانێت ژیانە بۆ خۆی دابین بکات ئەنی نەقسی زلەیەکەی نەخۆنوانە ئەمە حاڵی هەموویەتی ئەمە حالێن لەسەر بەفرەبارە لێرە چەند ڕۆژێکی کە بمێنینەوە لێرە تەنها ئەوەی ئاڵی شەوانە شوونێکی گەرماخۆم ئێمە لە گەرماخەوی پارەی ئەوێ مەسرف ئوتێلە نایەنە ویزە ئەوانەی ناو دارستانەکە و سەر حدودەکە زیاد لە 1000 نەفەر بەرەو ژوورن ئێمەش وەکو ئەوانەی نەبێ بگەینە لای ئەوانە بێ هاوکاری یەک بین بێ پشتی یەک بین ئەبێ ئەم لایڤە ئەم کۆبوونەوانە ڕۆشتنمان هەمووی شەیر بکەن تکایە یارمەتی دەرمان بن هەر کەسە لای خۆیەوانە دەتوانێت بە کەمترین یارمەتی هەرچیشی لەدەست یارمەتی ئەم خەڵکە بە هەمووی خستن دەستکارێکی هەیە لێرە بێ یا لەسەر حدود بێ یا ڕۆشتە بێت یا گەڕابێتەوە کوردستان هەزاران کەس لە میسکە هەتا ئێستا کە خۆی لە زۆری نایەتە دەرێ بێتن بەگا و خەرکەی بکەوی هەزاران کەس وان ناو پایتەختی دانیشتیە نایە بەگا و خەرکەی کەوی کاکە گیانەوە ئاخی دەرفەتە
لو خۆت بزانە ئاخی دەرفەتە ئەمە مۆعیدە چیدات نێ سبەینێکە ئەو ڕۆ هەردەمایەکی داماننا هەمووی خەرکەکە دەی پێکەوە بڕوا بچیتن بەرەو حدودەکەی بڕوا کاکە ئێمە قەراری ئامان وەرگرتووە و لەگەڵم پیاوانەشە باشترین بڕیای بەمانەوە بین ینی بڕیارێک بین بۆ تاگ نەبێت هەمووی ئیسپادەی لێ بکە ینی هەمووی مستەفید بێت لەو ڕۆشتنەی کە ئەڕۆی نامانێت تەفرەقەمان تێ بکەێت نامانێت کەس بەژێت بمێنێ لە ناو مینسکە ئەگەر ماویستە کەس بەژێت بمێنێ و ئەگەر ماویستە بە تەنها بڕۆی خەڵکی زۆر دیایە وای کردووە هیچ ئەنجامیشی نەبووە تەنها هیلاکەتی و لێرەها نەفەریتیایە لێرە کە ڕسم پیشانی خۆمەوە کە وەسەی خراپە حالێن لەم ناوینەی خۆمانایە کە پاریان لەسەن و مۆبایلیان لێسەنەوە بۆ تەنها بۆ کەمێکی کەم ڕۆشت ئەگەر زۆر بڕۆی هیچ قوتیشان ناتوان بەرامبەر بکەن خەڵکیش ئەوروپا و هەرچی ژۆرناڵست و هەموو یەتە سەرکەت بۆ لەو بەڵام ئەگەر کەمبی کەس ناوبینێ کە کەسیش نەیبینیوانش بە ئەرزی خۆیان یاری پێگەن بۆ ئێمە قەرارمان ناوە ینی وەکو ڕێکخەری ئەم کۆبوونەوانە بەیانی 11 سعات 9 بۆ 10 بەیانی لە بەرامبەر گەلەری مینسک ئالۆ ساحەیە ئێمە ئەمڕۆ سیارە حازرەکەین عدەدە نووسین چەند نەفەرە بۆ بەیانی حازرە بێت بەپێ ئەو نەفەرانە سیارە داواکەین بەپێ ئەو نەفەرانە هەرزانترین سیارە داواکەی سبینە هەمومان بەڕێەکەوی 100 نەفەرە 200 نەفەرە 300 نەفەرە 400 نازانیت بەڵام ئەوەی کووردە ئەوەی گوێی لێمانە کورد عەرەب بادینی هەرچی قەومێکە پەنابەرە لەم وڵاتەیە با بێتە سەرکەوت ئێمە سبەی 11 ساعات 9 بۆ 9 سیارەکانمان حازرە بێت لەو بەرەوانێ بەڵام ئەمڕۆ عەدە دەنووسین بەپێی عەدەد سیارایگی تکایە ئەوەی ئەمڕۆ ئەگاتە لامان هەتا 6 ساعاتدا ئێمە عەدەد هەرە نووسین باشە قوربانە بم گروپمان کردوەوە برا گروپ پیاوەوە دوای نووسەوەکەمە گروپەکەوانە لە گروپا بڵاوێکینەوە لە پەیجەکانە لەو پەیجی زومی 24 لە پەیجی شارە زۆرنیسا لە هەموو پەیجەکانە ئێمە بڵاوێکینەوانە ئەم لایڤە ئەم لایڤە تەنها ئەوەیە کە هەموو کەسێک بیبینێ تەنها بۆ ئەوەیە کە هەموو کەسێک بزانێت کە سبێنێ 11 لە شاری دووەم دەست پێیەکە ئایا بە یەک نەفەرەوە بیا بە 1000 نەفەرەوە بێ ئێمە سبێنێ ئەڕۆی یعنی مانەوەمان لێرە هیچ مەسلحەتێک نییە مانەوەمان لێرە هیچ خۆشیەشی لێ نبینین هەموو شەوێک خەوی بەیانی نەزانی چی لێ تا ساعت 12 لە شوکابی ئایا هەموو ڕۆژێک بەڵێ لێوین براکەم بەڵێ لێوین هەموو ڕۆژە عایلە مەسەفی 150 دلار لێرە ئێمە هەموو شەڕەکەی ئەوەیە کە ئێساییکەین کە ئەوەیە کە لە مناڵێکی یەک ساڵەوە تا کەسێکی بەتەمەترین کەسمان بەرین لەگەڵ خۆمانە تکایە ئەو لایڤە شەیرکەن تکایە با زۆرترین خەڵک ببینی ینی چی 400 نەفەر سێریەکە سەیریکەن ئەم سبەینێ دێن بە ئەوەتە ئەڵێ من مناڵم نەخۆشە شەژمانە سبێنێ ئەم لەگەڵتانە قسەمان بۆ بکە براکەم دوێنێ لە جەنگەل یادیمەوە چەند نزیکەی 6 ڕۆژان لەو جەنگەلێ بووم خەریک بۆ من دارەی لە دەستدەم بە هیچ نەوە ئەشی ڕێنیە داوا لە هەموو خەرچ دەکەمەوانەی لە مینیسک بە زووترین کات بگەنە لێشەوە بەیانی سعات 9 دا لێرە کۆ دەبینەوە کاکە یەک زانیاری کەشمان هەیە لە گرۆدنۆ لای بەنزیخانەکە و لای مۆڵە گەورەکەوانێ نزیشی ئێستا کۆنتاکتمان کرد لەگەڵانە 300 نەفەرێکی لێیە ئەو 300 نەفەرە وەستێنی تا بەیانی ماگەینە لایە بۆی بەقوەتر بین ئێمەش ئەگەر لێرەوانە 300 بۆ 400 بۆ وەرە ژووریش بین ڕێگریەک نامێنێ لە یەک گروپانەیە کەمتر ڕێگرنا لەیەکێ 100 نەفەر و 200 نەفەر بڕاتەوە ڕێگە بۆیە تکایە ئەوانەی لە گرۆدنۆن تەحملتان هەبێ ئەم شەویش بۆ ئەوی زۆرترینی خەڵک لێرە کۆکەینەوە بێنینە خەنا ئێوەش بە ساقەتان بن دەست خۆ لە خوایە ئەوەتە هەمومانە ڕۆینە لای لێشراوەکە یا ئەوەتە هەمووی بەعام چیمە بەرامبەر کرا بەرامبەر ئامەت بێ ئەوەی لای بەنزیخانەکەش کەس نەگەڕێتەوە ئەوەی لای بەنزیخانەکە یەک کەس نەگەڕێتەوە بڵێ سبەینە ئیشەڵا ئێمە هەمومان دەرەچین بەلایەوە 100 بەیانی ئێمە بەڕێەکەین بۆ لایەن سبەینە ئەم کاتانە بەڕێکەوتینەوە ساعت نزیکی 12 سبێنە ئینشاءالله بۆ ساعت دەوری یەک یەک و نیو ئەگەینە لای ئەوان ئینشاءالله بۆیە تکاتان لێ یەکەم هەوڵ بەنم لایفە شێرکەن و بۆی زۆرترین کەس بیبین ئەو مناڵانە کاکیشان سعات یەک دوای ساعاتێکی کە دەوێت چەند نەفرن یەک نەفەر وەرە بەناوی بۆ منە 20 نەفرە لەگەڵایە ناوی هەر 20 نەفرەکە بن و سەلام 20 نەفرەکە کەس نەیە یان یەک نەفەر بێ بە دەمڕاستی ئەو نەفرانی کە هەیەە عایلان زگورتن هەچ کەسێکن
بێن بۆ لام و ناوە نووسین بۆی بە پێی عەدەدەکان تەکسی بێنین و بە کەمترین مەبلەغ هەوڵ بین تەکسی پێیاکەین چکە لێرە وای لێ هاتووە خەڵک هەیە ئەڵێ نەفەری 150 دلار تێ ئەبێ بیت 200 دلار بێ و بەمە باشترین شوێن بە گرنتی وای لێ هاتووە ئێستا قاچاقچی من پێم وتراوە کە قاچاقچی بە خەڵکی وتووە 4 وەرەقە نەفەری 4 وەرەقەم بنێتان بەمە ناو لێشاوەکەوانێ ینی بە هەموو نوعێگانێ پارە بخۆن لەم خەڵکە ینی ئەم خەڵکە نازانم ئەوەنیان پارە دیارە کە بە هەموو شتێک رازیە بێت ئێمانێ ئێستا بیکەین ئەوەی ئەمانێ ئێستا ئەنجامی مین بە کەمترین پارە و زۆرترین عادەت بگەینەوە شوێنەی کە مەبەسمانە ئەوەی ئێوێ لەگەڵمانابێ ئەوەی ئێوێ داهاتووی هەبێت ئەوەی ئێوێ چۆنەڵی ئیسپادێ بە خۆی و بەکە بەس بیریش لە خۆی ئەکاتەوانێ ئەوەی کە ئەرێوێ خۆی بگاتەوە شوێنەی کە مەبەستێتی و هیچ جۆنایەتی ئەوەی کە مناڵی لێە ئێستا ئێمە تاکە مشکلەمانەوەیە ئێمە گەنجی نەتوانین خۆمان هەرچۆنێ بگەینینە لێشاوەکە توانین 1000 گەنجیتیایە لەبەر ئەم عیلانەوە ساون لێرە لەبەرەوەی مناڵ بەجێ لەمێنێ لەبەرەوەی کە لێرە قەفڵ نەبین تکاتان لێ یەکەم ئەم قسەکردن و ئەم کۆبوونەوەیمان با بەزایە نەڕوات با ئێمەش یەکدەست بین کە با هیچ نەبێ بەیانی یەکدەست بین تەنها بەیانی یەکدەست بین بگەینەوە شوێنەی خۆمان تکاتان لێ یەکەم ئەمە ئێمە ئەپارڕینەوە من مەمنونتانە بم مەمنونتانە بم کە سبەینێ هەمووتان با بڕۆین ئەم مەمنونی من کاڵە مەمنونتانە بم بەبەر خۆمم نییە لەبەر هەمومانمە گروپە کاکە هەموو گروپ ئەمانە هەمووی خەڵکە هەمووی گروپ هەمووی عائلەم لەگەرە ئەمانە هەمووی گروپن کاکە هەمووی عائلەن یعنی لەبەر سەرماتیاتی تۆدە ناو قاتی ژێرەوە ژێزەمی لەگەڵ لەبەر سەرما یعنی هەمووی لە ژێزەمی زۆری لێرە ساردە خەرکەکە خۆی راکام ئەو هەندێک ئۆتێل ما ئۆتێلا بڵابێن فێدرێدام شتێکیش حەبزانی شقەت ئیتیساڵت گەلمانینە لا والله شو عربي زانه كاكا عرب كم انت يا اتواني دا هوا بينكي داوان كي كوتشيلنا وغاليريا كيلنا و يلا كاكا قسموا كيف كيلا غاليريا كيلا الشقايه داوي عرب كان قبل عرب كان كي عربي لي زانه كيت يا لنا ومسكا لنا وغاليريا لنا وشقايه داوان اللي بك كليره بن ما مجالي تصوير بس بيانا اخوي من جاليري مينسك بيلاروس من عندنا من بيلاروس موجودين بكره ساعه واحده انا ساعات نوني دا نوبو دا اللي راح حاضر من للتسعة 9:30 لل10 9 ل10 موجودين من كل موجودين عوائل اي واحد موجودين من بيلاروس مينسك تعالوا هون الساعه 9 9:30 بال10 ان شاء الله احنا نروح على شو اسمه على طريق العدود اي واحد موجود بالجاليري ياخذ بالمينسك بالعاصمه خليه يجي هنا واحنا واقفين هنا وباكر صبح احنا موجودين اللي واحد موجود هنا ونجي ويانا على العدود ساعة واحدة نوصل على العدود إن شاء الله. جماعة مالتنا موجودين هنا بالقرودنا تقريبا 300 نفر موجودين هنا. كاكا بجدي يعني حلقة هاو تيكتشو ودنا درو براكا ما هو بفر بارد يعني تاكيد أنيش لنا أوتيلا تاكيد أنيشن براكم اما همو قسێک ما تەواو کردووە و سپاسیەوەکەین کە لە لایڤەکەی شتێک کردووە یاتۆتە ناو لایڤەکەوانێ لەبەرەوەی سەرمایشی زۆرەوە ئێستا بەفرەبارە ناتوانین لایڤەکە تا مودەتێکی زۆر دابنین لێرە چکە خەڵک ئایلەی لەگەڵایە منداری گچکەمان لەگەرە تووشی لێ و پۆلیسیش مراقەبەکە وەکیلیشی مەدەنی زۆرمان تایە ئێستا ئێمە قسەکانمان هەمووی تەواو جارێکی کە دووبارە یەکەینەوارێ سبەینێ ساعات 9 بۆ 9 سیارەمان حازرە بێ ئەمڕۆ ساعات 10 دوای ساعتێکی کە من و ئەو یەک دوو برادەری کە ناو ئەنووسین عەدەد وەرەگرین خۆمان تەلەفۆن لەگەڵ تەکسیاکەین هەرزانترین تەکسی ئەدۆزینەوانە بۆی کەمترین پارە سەرف بکەین هەم لە خۆمەوە هەم لەوانەی کە لەگەڵمانە ئەوەی لە ڕێگایە ئەمە زۆر گرنگە ئەوەی لە ڕێگایە ئەمڕۆ ئەگات بەیانی ئەگات تکایە ئەوەی لەم لایڤەوە سەیری ئەگات پەیوەندیمان پێوە بکەن ئەگەر ئەزانن بۆ سبێنە ساعات 9 10 11 ئەگەنە مینسک تەکسیتان بۆ حاسرەکەین یەکسەر وەرن بەرەو ئەوێ مەوەسن ینی نامانێ بەجێتان بێڵی نامانێت لێرە خەفڵ بنەوانێت ئەوانەی لە ڕێگان لە مەتاڕن بەیانی ئەگەن دوو بەیانی ئەگەن هەوڵ بن هەل لە مەتاڕوانن دامەنیشن ئیسراحەتکەن یەکسەر بگەن ئەولە ڕاستە هیلاکن ڕاستە عەزابە بینن ڕاستە ئەتانێ ئیسراحەتێ بکەن بەڵام با ئیسراحەتەکە یەکجا لەولا بیبینین ئینشەڵڵا باشە بەساقەتان سوپاسی هەموو لایەکەن چاوی هەموو لایەک ماشەکەین مەمنونتانین
يعني لێتانە پارڕین و سبینی وەرن لەبەر خۆتان لەبەر ئێمەنا لەبەر خۆتان وەرن سبینە با و لێ شاوە دروستکەین بەیانی ئەڕۆین 11 ساعتەوە بۆ 9 عدەتمان وەرەگرین ئەمڕۆ کە عدەتمان وەرگرت نەفەرەکان چەند نەفەر بوون لای بێشی کاکەینەوانێ و بڵاوی یەکەینەوانێ ئەوەنە نەفەر حازرە هەتا ساعت یەکی شۆ من نەفەر وەرەگرن 12 ساعتێک من ناوەنووسم تاکسی حازرەکەم پاس حازرەکەم بە هەرزانترین نرخ بە پشتی هەمومان نەکمن هیوادارم ئەوەی کە خزمیشی لێرەیە ئەوەی کە ناسیاوی لێرەیە پێیان بڵێن کە کۆ ببنەوە لەگەڵمانە کۆنتاکتمان پێ بکەن بۆی توانین کە هەموو کەسێ مستەفید بێ لەمەیە چاوتان ماچەکەین زۆر سوپاس لەبەر سەرماکە بێ کۆتایی پێبێنین و هەر کەسە بڕاتەوە بەلایەکە و خەڵک هێنانی نەخواردووە هەیە لە هەشتی بینیەوە لێرە چاوەڕێم لای پێ بکرێتەوە 300 نەفەر نەفەر لە گرۆدنە چاوەڕێ ئێمە دەکا بۆی نەڕۆن هەمەوە تووشی ئازادێک نەبن هەم ئێمەش بگەینە لای بە یەک دەست قسەمان لەگەڵا کردوون ڕامان گرتوون وەبی ببین زیاتر لە 1000 نەفەر لەبەر خۆیان و لەبەر ئێمەش چاوەڕێمان چاو تاماشەکەین و ئینشەڵا هەرچی زانیاری و هەرچی شتی تازە هەبێت ئێمە هەر لایفەکەینەوەوان و سپاسی زوو 24 کە ئاوکارمان بۆ پشت و بەنامان بووە سپاسی هەموو کەسێکەکەن کە هاتۆتە سەرکە لەگەڵمانە ئینشاءالله هیوادارین توانی زیاتر و زیاتر خەڵک کۆ بکەینەوەوان و زیاتر پیج بێ هەش ئەکاونتێک بێ هەش ژۆرناڵستێک شو عربي باشا داوي عربية كان بعربي بيان بلا يابا اللي أي واحد موجود بالعاصمة عاصمة المنسك خلي باكر صبح ساعة 9:30 حتى 10 يجي هنا واحنا سيارة مالتنا موجودين هنا واحنا نوديها على الحدود وجماعة مالتنا تقريبا 300 نفر موجودين على الحدود وواقفين على مودنا واحنا هنا تقريبا 700 نفر وموجودين هنا اللي موجود ان شاء الله احنا نوصل يمهم واحنا مثل هذاك اليوم 7/11 احنا رايحين وجماعه مالتنا رايحين واحنا هم نريد نروح نوصل يم جماعه مالتنا اللي عرب موجود هنا بالعاصمه خلي باكر صبح 9:30 10 خلي يجي هنا واحنا بالسياره نروح على الحدود کاکە ئێمەش چین بەدەم ئەوانەوە ئێمەش بۆ واچین کە یارمەتی دەری ئەوان بین یەک بگرین هەمومان پێکەوە یعنی ئێمە لێرە کۆبوونەوە تەنها بۆ ئەوەیە یەک دەنگ بین هیچ شتێکی تر نییە کاکە یعنی مناڵمان لەگەڵم ناڵی وتمان کاکە ئەم پیاوە محتەرەمە لایفە دەموچاو دەرناکەی برا دەموچاو دەرناکەی لە لێشاوی یەکەم ناکە زۆری نەکە لێشاویشی کە دروست بووانە لە مێگ ڕۆژەیە 400 بۆ 600 نەفەر ڕۆشتن